إيفار باش بینەرین هێژا بینەرین کەناڵێ بۆدنیان سات بینەرین بەرنامە ئێوارە بۆدنیان خوشحالی بە جارەکە دیژوانی مەدگەلهانی بۆ ڤەش بوو پێشکەشکردنا خەرەکە دیش بەرنامە هەوای ڕۆژانە بەرنامە ئێوارە بۆدنیان پیڤەیەکی کو بۆ دەست خەلەکیدا ما بۆ دەستنیشانگیری بدە جێ ڕازەمەندیاوە و بەشین چەندێکی خزمەتە هەوایان بەڕێز بکەین بەرزان ئەبابەت تێمای خەلەکێ دەیگرێدایکە بە ئەنجابدانا پرساری فراندۆمی بیت لە هەریما کوردستانێ وێمە بەسێژی ئەمڕا بووینە بێمەداریەوە زۆر بەڕێز قادر عیدو جێگیری مەڵبەندی چاری کە نیشتمانی کوردستان لە دهۆکێ مامۆستا تو گەلەی بخێراتی بۆ ئێوارە بۆدینان سپاس کاکتێلی زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنا بادنیان سات هێوارە کەناڵی بادنیان ساژی بخێر و خۆشی و سەفەرازی زۆر سپاس هەلبەتە بەرزان هێنجی دشن بەڕێوان ژمارە سەر شەشەمە دیار پەیوەندیت گەر بەڕنامەیدا بکەن و هەر سەرنج و تێبینی و پرسیارەکە هاوا بیتیم کە هینە میێوانێ مایێ خەلەکێ مامۆستا دەست پێک ئەم بەحکەر ئەم بەحەستە لە ئەسار ریفراندوم بکەین ئایا ریفراندوم چێ بوو ئێتا گوتن کۆ ریفراندوم ریفراندۆم پێیڤەکە بیانە بەێ ئەمە کوردی بێژین گشتپرسییان ڕاپرسی هەرچەندە پرانیا زەراوێت سیاسی یانێت فەلسەفی دەمێت ئێنە وەرگێران بۆ سەر زمانی کوردیان هەر سەر زمانێکی دی بیانی بتن دەق بدەق ڕاماناوێ نادێت بەر هەندێ ئەمەکو کورد بتر پێیڤ ریفراندۆم ێ بکاردینی ریفراندۆم دوی سەردەمی دەبووە ڕێکێک بۆ دەستڤەئینانە سەرخۆبوونە ملەتە سەرخۆبوونە وڵاتە ریفراندۆم ئانکو پرسەکە حکوومەت دەسەڵات ئاراستەی خەلکێتکردن خەلیکی بەلێ یان نەخێر بەرسیواوی دەتن بۆچی ئەوێ پرسێ ئاراستی خەلکێت دەتن چونکو ئەتنەریتە دیموکراسیدا سیستەمی دیموکراسیدا ملت بلندترین دەسەڵاتە یان ملت ژێدەرێ دەسەڵاتیە پۆستا ریفراندۆم بتە شێوازێت دیموکراسیەت ئاراستە خۆ بۆ نمونە دەمێ ئەم پەرلەمانتارە هەڵبژێرین ئەم دێ پەرلەمانتارە هەڵبژین بەڵام پەرلەمان دێ شینە مەلجیەمە دێ یاسایە بۆمە دەکات کەوا ئەبە دیموکراسی دەکە نەڕاستە خۆیە ئەم دێوان هەلبژین ئەو دێ بۆمە یاسا دەکات بەڵام ریفراندۆمێدا دیموکراسیەتەکە ڕاستە خۆ چونکو ئێکسەر خەلێک دەبێژنە دەسەڵاتی مە ئەڤە دوێت یان مە ئەڤە نەوێتن ریفراندۆم باشترین و سەرکەفتیترین شێوازی دیموکراسیەت سیستەمێت حکومڕانی بەێ ئەمەساکان بەحسە ریفراندۆم بکەین ئایا نکەدا گرنگیە ئەنجامدانا ریفراندۆمە بۆ هەرێما کوردستانی چییە بێگومان ئەنجامدانا ریفراندۆمێ بۆ کوردستانی باشووری کوردستانی گرنگیەکە خۆیان مەزنە هەی چونکو پتریان ملەتە وڵاتە دوێ مێژووان و دەوەختی سەرخۆبوونا خۆردگرن ئەف ڕێکێت تند و تیژ و شۆڕەشە و شەرانەماینە ڕێکێت دیارە و کاودانوستانی و ڕێکێت ڕاپرسیێنە ریفراندۆمێنە دەسەڵات دێ پرسیارش ملەتی کرد ئەگەر ملەتی ویە سەرخۆبت ینی دەولەت تا کوردستانی بێتە پێکینان دەبێتە چەکێکی پێز دەستی سەکرداتیامەدا هەم نافخۆ و هەم دەولەتی دەوروبەر هەم نەتەوێت ئێگرتی کو دەبێژین مێژوامە کووردە دیرۆکەمە کووردە یا سەد ساڵێت بۆری داسەلمادن و پێک بە ژیانە بخورتیت وڵاتێکیدا ئەستەمە پێک بە ژیان ئەنجامێت توێ کارەساتن نەهامەتن ناسەقام گیریەکە سیاسی وڵاتی پەیدای بتن ئەگەر ئەم وانسە ساڵێت بۆری مێژوامە کووردا بخوێنین دەبێ بەری خودینێ مێژووەکە پڕی شۆڕەش و سەرهلدانە مێژوەکە پڕ کارەساتە بدەهان و سەدان و هەزاران شەهید ما پێشکەشی بێ ئاخێکرینە و دەرەنجام ئەم گەشتنەوێ بڕیارێک و پێک بە ژیانە بخورتیت گەلوان ملەتە و گەلوان وڵاتە گەلک ئەستەمە ئەکو زەحمەتە بەر هەندێ سەکرداتیە سیاسیە کوردی باشووری کوردستانی بڕیاردا پەنایە بۆ ملەتی خۆبەتن ئایا ئەف سەد ساڵێت بۆ یا ژیانە بخورتیت گەل عێراقی تەندروست بوو ئایا ئەم بەردەوام بین دگەل عێراقی بەردەوام بین گەلوان کارەساتایانژی مەجی دوێتن دەولەت تا خۆمە هەبتن ئەم سەرخۆبوونا خۆوەرگرین بێگومان ئەv ڕۆژە دەبتە ڕۆژێکە دیرۆکی ئەگەر هات و فشار و گوشارێت نێودەوڵەتی سەر سەرکرداتی ئەمە نەگەشت نەوی ئاستی و ئەم دەستاش ریفراندۆمی بەردەین و ئەم ریفراندۆمی ئەنجام بدەین دەبێتە چاوا سەرهلدان
بوو وەرچەرخانێک مێژووە بزاوە ئازادی خوازە کوردستانێدا گوبەری هەنگی مەدایم هەردەم ئۆتۆنۆمیت خواست بەڵام پشتی سەرهێلدانی مە فدرالیت خواست و دەرەنجام حکوومەت چی بوو پەرلەمان چی بوو و پێشکەوتنەکە سیاسیە مەزن هەریما کوردستانی خۆبەدیت نۆکە 25 ئەگەر هاتو ریفراندوم هاتە ئەنجامدان ئەز دڵنیامە دێ خەلکێمە پتریاوی دەنگ بەلێدەن دەبتە وەرچارخانەکە دی وەرچارخانەکە دی مێژووە بزاوە ئازادی خوازە کوردستاندا چکوش فدرالیێتێ ئەم دێ بەرە دەولەت بوونێ بەدەچین بێگومان گەلی هەواڵەکە تێلی دەولەت بوون خەلکێمە پێتویە هەموو خەلک تەخ و چین توێژت وی ملەتی بزانن و دەولەت بوون ئانکو پاراستنا ڕوومەت و کەرامەتاوی ملەتی وەختی تا مەئاخواهەی بەڵامەوێ ئاخێ سەروەرینینە ئەگەر دەولەت هاتە پێکئینان سنوێت وێ دەولەتی هاتنە نەخشێوێ هاتە کێشان هەنگی ئاخامە و هەنگی ئاسمانێمە دەسەوەریە خۆ هەبتن دژمن نەشێن هەر وەختێ ببێتن بێنە سەر ئاخەمە و کاراسا تەبسەری ملەتی مامۆستا تا شەرەفتندێک و ئەگەر هات و ریفراندوم هاتە ئەنجامدان کو دێ دیروکێکە یعنی پڕزێرین و ڕەخشی بیتەنێ تو بێژی هەگەر تو پێشبینیتێک و فشارên زیاتر ئەو فشارên جانبتە بەحث لێکری لەسەر سەرکردەتیا سیاسی کوردی دروست ببن ئەفری ریفراندومە بهێتە مخابنی بە ئەس بێژم هەکە چونکو بڕیارە سەرکردەتیا سیاسیە کوردیە و بڕیارە پەرلەمانی کوردستانێکی پشتی پەرلەمان کارابووی بڕیاردا ریفراندوم بهێتە ئەنجامدام بەڵام دوان چەند ڕۆژێت بۆری دامت بینین فشار لەسەر سەرکردەتیامەیە خورد بتن بەری چەند ڕۆژەکە نوێنەرێن سەرۆکی ئەمریکا هات بالیۆزێ فەڕەنسا بەغدا بالیۆزێ بریتانیا نوێنەرێن ئێگرتی هەموو هاتن گەل یەکێتی گەل گۆران گەل پارتی گەل کاک مەسعود وەکو سەرۆکە هەرێمێ گەل دەڕوونش نەخوارێ و دوا بزاڤژی یانکۆبیش نوێنەرێ نەتوێت ئێگرتیاتی دەبێژن دەستاش ریفراندومێ بەردەن و ئەم گرانتی دەینەوە 2 ساڵی هەتا 3 ساڵی هەموو کێشت وای تەلاویتی گەل بەغدای دەهێنە چارەسەرکردن ئەڤە پێشنیارەوانە وەکو ئەلتەرناتیڤێک وەکو بەدیلێک بۆ ریفراندومێ و باورم دوان دوو ڕۆژێت بێ دایان دووشەمبێ یان سێشەم بووێ لیژنا بلندا ریفراندومێ دەڕوونتە خواری وان بێ پێشنیارانە دەتەوێت ئێگرتی و دەولەتی جلهێزی دنیای دەنەبەر بەحسی بەکوردی هیڤیا من ئەوە وەکو کادرێک پارتێکە سیاسی وەکو چاودێرێکی سیاسی وەکو هاوڵاتیەکی کورد هیڤیا من ئەوە ئەف فشارێت وان دەولەتە ناتەوێت ئێگرتی و دەولەتی دەوروبەر نەگەهنەوی ئاستیک و ئەم دەستاش ریفراندومی بەردەین چونکە گەرمە دەژێ بەردان دڵنیایی بێت بێژم چەند ساڵێکی دی دەرفەتەکەت یا زیێڕین بۆ مەناهێت مامۆستا تو دەبینی و ئەف پێشبینیە ئەف وڵاتên zilhê ser herêma Kurdistanê van bedîla denet bîne ev bedîle dê cihê referandumê bi herêma Kurdistanê girin yan ne بديت نامين اگر اف بديل اف الترناتيفا دستبريه كان في دولتي تقلها بتن ضمانك دولي نهما بيفك بتون دانستانك بتو وببولتن اگر دستبريه كان في دولتي هبتن جرانتيت في دولتي بدنما كو بشتي 2 سال دي يعني بشتي 6 سال دي يعني اف خبري جي اف بيامي جي كو بيجن دي ریفراندوم هەرێما کوردستانی و سەرخۆبوون هەرێما کوردستانی دەبتە بەرنامەی نەتەوێت ئێگرتی دەکەوتە کارنامەی بەرنامەی نەتەوێت ئێگرتیدا بێگومان ئەگەر گەرەندیەکە نێو دەوڵەتی هەبێتن ریفراندوم و سەرخۆبوونا کوردستانی بکەوێتە پرۆگرامی نەتەوێت ئێگرتیدا دیتنا من ئەوە دەبێتە ئەلتەرناتیڤێک بۆ مامۆستا البێری ئەگەر پشتی 2 ساڵنی گوتی و سەربەخۆ کوردستانی پرسا ریفراندومێ دەبێتە بەرنامەیە نەتەوێت ئێگرتی البێری بۆچی بێژن پشتی 2 ساڵی ما ئەف دەمەنەیە گونجایەک و ریفراندوم سەربەخۆی لە هەرێما کوردستانە بێتە بۆمە وەکو کورد ئەکرد ئەم بێژین دەمژوی گونجای دەمی گونجایتر نینە بەلکو ئەف دەمە دەرەنگ ژوێ هاتی یعنی دیتنامە هێشتا دەرەنگەژی بەڵام ئەم دەولەت بۆچی بەهانێتوان چینە بۆچی بێژن دەم نەیە گونجایە ئەگەر بۆمە کووردا ئەم بێژی نەیە گونجایە بۆچی چونکو وەکو پێویست کۆدەنگیەکە نیشتیمانی مەنەشیە پەیداکردن هەرچەندە یەکەتی نیشتیمانی کوردستان ئەوە دەمەنگ درێژە بزاوێت کەتن هەوڵ و تەقالایە کە زۆر دەتناوێنە هەموو هێز و لایەنە سیاسیدا و کۆدەنگیەکە نیشتیمانی بۆ بێ پرسە
نەتەوەیی بۆ بێ پیسە نیشتیمانی پرسێکە گرنگ پرسێکە چارە نووساز پەیدا بکەن و هەوڵ و بزافتێکەتی دوولایانی بووین لایەنێک بۆ هەندێ پەرلەمان کارا بکەن و ریفراندۆمامە چارچۆفێکی یاسایی بخۆوە بگرن پرسیاری گەین مەجەنابدەرک و هەلوستێککە نیشتمانی کوردستان بۆچی سەرپرسا ریفراندۆمێک گیرۆ بوو بێگومان کاک تێلی کەتی نیشتیمانی کوردستان دامەزراندنا خۆدا ساڵە 75 دەمێ هاتیە دامەزراندن دروشمێ چارە نوویسێ بلند کرد وقتی چارە نوویس کێمترین وقتی دەمێ مافێ چارە نوویسێ داخواست کردی کێمترین قواری سیاسی فدرالیەتە و تاکو دەوڵەت بوونێکی بخۆ بەدگرێتن یەکەتی هیچ ڕەنگێکی پاشەکەشێش دروشمێ خۆش ئاماجت خۆناکەتن هەزارها شەهید پێشکەشی ئەوی دروشمێ پیرۆزکرینە بەڵام بۆچی درەنگ هات یەکەتی دوو ئامانچە بوون ئامانجەیەکی کاراکردنا پەرلەمانی و بیاساییکردنا ئەوێ پرسێ چونکو بەهانەیە بەرای نەخێر کوردستانی و بەهانەیە دژمنت ملەتی کردووە بەهانەیە جوواکێ نێودەوڵەتی ئەو بووکو ئەف ریفراندۆمەکە نەیە یاساییە چونکو یاسایەکش پەرلەمانی دەرنەکەفتی ئەمە پەرلەمانینە بەرهەندی یەکەتی بزاف هەمووشیانە پەرلەمان کاراکەتن و دوێ بزاوا خۆدا سەرکەفتی بوو بەری دوو ڕۆژە پەرلەمان هاتە کاراکردن و بڕیارە ریفراندۆمێ پەسەند کرد و هەموو ڕێکارێت لژنا بلندا ریفراندۆمێژی پەسەندکردن خاڵا دوێ ئەو بوو کۆدەنگیەکە نیشتیمانی بەرامبەر وێ پرسانەتەوەی بەرامبەر وێ پرسانگرێکە بتن ڕاستیژێک بۆمە کووردا گەلێ نەخۆشە بۆمە کێماسیەژێک ئەگەر پشتی 27 ساڵی حکومڕانیە ئەم ڕاپرسێکی بۆ خەڵکی خۆ بکەین اینجا ئەو ڕاپرسیە ڕێژێکە وەسا دەست ببینێتن و ئەمژێ شەرم بکەین بۆ نمونە ئەگەر سەوەی ئەم شێستەی بینین یا 65 دیتنامە هەفتی کێمتر بۆ پرسێکە هۆسای گرنگ گێماسیەکە بۆ وەکو کورج بە هەندێ ئێکەتی ئەدەبێ هەیڤا بۆریدا یان چ بیژیڤان چل ڕۆژێت بۆریدا هەوڵ و بزاوێت ئێکەدی بۆڤان هەردوو خاڵا بوون چونکە مژبیر ناکەین ریفراندۆم هەموو وڵاتێت دیموکراسیت ئێت ئەنجامدان بەڵام هەر ریفراندۆمەکە بێت ئەنجامدان دەر و دنیایەک و سەنگا خۆ بتن جواکێ نێودەوڵەتی نەتەوێت ئێگرتی بێتڤە چارچۆڤێکی یاسایی هەبتن ریفراندۆمی هەفت پیڤەرێت هەین پیڤەرێش هەمووا گرنگتر یاساییە گرنگترین بنەمای ریفراندۆمی یاساییش بەر هەندێ یەکەتی بزاف کرد ئەوێ پرسا گرنگ یاسایی بکەن و یاساییی بۆ ڕاش پەرلەمانی کوردستانی مامۆستا پشتی پەرلەمان هاتیە کۆڕاکردن و پرسا ئەنجامدان ریفراندۆمی پەسەند کردی کۆ دەبینی و ئەف پرسا بوو پرساکە یاسایی لیڤەرپۆل بەریانە کە دەمەوێ هات بۆ دیارکردن لێ تنی پەرلەمان هات و ڕینش نەخۆرە و جەلسەك پێکینەوە ئەف بڕیارە پەسەند کرد و بینەوێت چارچۆڤ یاسایی ئەم دەبێژین کەفتە چارچۆڤ یاسایی بۆچی چونکو بلندترین دەسەڵاتە یاسادانانی هەر وڵاتێکی پەرلەمانە پەرلەمان کارێ پەرلەمانی ئەوە دێ یاسایە گەڵالەکەت دانوستانەی سەرکەتن و دێ یاسایە دەرێخەتن و ئەرکی حکوومەتە ئەوێ یاسایە جێبەجێ بکەتن چونکو یاسا پەرلەمان بێژنە پەرلەمانی دەسەڵاتی یاسادانانی و پەسەندکردنا پەرلەمانی بۆ وێ پرۆژەی بیاساییکردنا وێ پرسیە بدیتنامە مامۆستا ئەگەر دەستپێکی پەرلەمان هات بۆ کارەکردن بەری دیارکردنا دەمێ ریفراندۆمێ ئەف دەمێ ریفراندۆمێ کرد بۆ یاسا گوش پەرلەمانی دەرێخست بە وەکو دەستپێکێک بەریانی کەش دەمێ ئەف دەمە هاتی دیارکردن و گەلێک جارات هاتە گوتن ئەف پرسە کو پرسەکە نیشتیمانی حزبیکردن هاتە نافکردن ئەگەر پەرلەمانی یاسایەک دەرێخست بە و دەمێ ریفراندۆمێ هات بۆ دیارکردن لە پەرلەمانی وێت ببینی و ئەڤرکە ئەف بەرێ نەخێر دا دروست بنیاژی ئەگەر ئەم بژن ئەف دەنگی نەخێر ئەوێت کودێت ریفراندۆمێ دا دەست بەینن و بژ ئەف دەنگە دا چەند کێمتر بن بەرێ نەخێر چەند بەهانەکی هەین نەبەست بێژن پرسەکە بێژن ئەف پرسە نەهاتیە یاساییکردنە ئەوە ئێکش بەهانەتوانن دەبێژن نە یاساییت چونکو پەرلەمان ناتێک کاراکردنە بەرەی نەخێر گەلێکدا کورکیل نافخۆیە هەرێما کوردستانت کەن بەحسی گەندەڵیت کەن بەحسێ پێخستنا پەرلەمانی کەن بەحسێ نەدات پەروەریت کەن بەحسی هەندێت کەن و نەزەلالی و نەڕۆنی داهاتی گازی و غازێ دەهەی ئەوە تەنها ئەو فۆکسا خۆ تەرکیزا خۆ دەنە سەروان پرسە بەڵام ئەم وەکو بەرێ بەلێ ئەمە دەبێژین هەندی کەم و کوڕی و گلە و گازدە هەم بن بەرامبەری پرسەکە نەتەوەی پرسە سەرخەبوونێ پراستیژی
تو نەشی بەرامبەری ئێک بەراورد بکەیت تو نەشی بەرامبەری هەر سنگینی ڕاستە بە هەموو کەم و کوڕینە ڕاستە بە داخوازت خەلکێنە بەڵام کەسێک پرسیاریش تە بکەتن بێژ ئاياتە دەولەت وێت یان نەوێت ئەس بێژم چونکو موچەی کێمە ڕاستە موچە پێژینە خەلکیە ڕاستە ئەفکەم و کوڕی هەموو ڕاستن بەڵام سەرخەبوون ماسترش هەندێ گەلک ماسترش هەندێ ئەگەر ئەم بین تنێ ڤان سەد ساڵێت بۆ ئەم بەسی مێژا خۆی کووردا بکەین گەلوت ئێک جار دە ساڵە 1970 کورد هاتنە بێسەروشونکردن هەتان و کەژی چارەنووسانەیە دیارە ئەرێ تو بێژی هەکەمە دەولەت هەبە کارەسەدەکە هەستانێ مەزن هات بە سەرێمە ئەمە بێژین ئەگەر بۆ وێ پرسێ ڕاستە ئەvە جی خۆدەنە بەڵام ئەگەر هاتوو ئەم دەنگی خۆ بەلێ بدەین و ئەم ببینە خوددان قوارەیەکی سیاسی ببینە دەولەت سنوورێتمە بێنە پاراستن سەروەریامە بێتە پاراستن اینجا هەنگی ئەف پارتی سیاسی هەموو ڕەنگە بلا ململانی و دانوستان نابکەن بلا خەباتە پەرلەمانی بکەن خەباتە سندیکایی بکەن بلا ملەتی خۆ بەرە پێشە بکەن ئەزی پرسیارێکی کەم کاکتێری ئەگەر سبەمە ئێکەتیا مامۆستایەت کوردستانی ئێکەتیا مامۆستایەت کوردستانی هەموو مامۆستایەت هەموو ئەحزابە خوبە بگرن سبەی بەرنامەیەک هەبێتن بۆ خزمەتە ئەvێ تەخە گرنگ ملەتی بۆ ملەتی گەلۆ هەموو مامۆستا ئێکەتیڤە پارتیڤە گۆڕان بە هەموو پشتێوانی ناکەن بەڵام ئەگەر مامۆستایەت ئێکەتی ئەوی پرۆژەی بێژن ئەوە پرۆژێمە وەکو ئێکەتی ئێدی هەموو پاشە کشێژەکەن ڕاست یعنی ئەم ئەگەر مە دەولەتە خۆت دامەزان پشتینگی ئەم بزاوێ بکەین وەکیوان دەولەتت ئەوروپی خەباتە پەرلەمانی و خەباتە سندیکایی بکەینە بنەمایەک بۆ پێشبەچۆنە هەرێمە کوردستانی شەمە ڕووکەوە ڕوویەکی لە دیتنە ئەندێ سەرکەوتنەکە مەزن دەستبینین سیاسەت پڕق و کین و کەرب و بکەربێ ناهێتەکردن دوو تشتێکی بێژ ئەس بەرامبەریتە تشتێکی بەرەو واژیتە بێژم و ئەم هەردوو سەروێ ڕکا خۆ نەهینە خوار بێگومان ئەم دێ وڵاتی مامۆستا هەرێمە کوردستان سیاست في رنگ تبع حسكري بريفاتشيتن بێگومان پتریا سیاست مەدارێتمە و پتریا پارتی سیاسیجی سەروی بنەمای برێڤەچن نەکو ئەز ئێکەتی مەز دەبێژم تەنێ ناف ئێکەتی نەریتەگوێی ئێکەتی بریارێکی بدەتە تەندروست بێت ئەم دەبێژین تەندروستە ئەگەر نەیە دروست بتن ئەمت ئامادەی نارەخنە لێ بگرین نەبەس کۆڕکوبوونا دەبەرکی گەلە جارە سەر شاشە تەلەڤیزیۆن و سەر سوسیال میدیاش ئەم ڕەخنە ئێکەتی بگرین بەڵام وەکو نەریتە کوردستانی و هەموو وڵاتە ڕۆژلاندا ناڤەڕاست دەمێ پارتێکە سیاسی بریارێکی دەتن یان پێشنیارێکی دەتن هەموو ئەندامی توێژ بلندترین وەکی هەرێمیش سەرێ هەرێمی هەتا بنێ هەرێمی هەموو دێبێژن ڕاستە و حەزبێتی هەموو دێبێژن نەڕاستە ڕاستیژی ئەبە نەریتێکی خراپەت نافمەدا و ئەم فێر نەبووینە ململانیەکە سیاسی ململانیەکە یاسایی ململانیەکە ڕەوا ئەم تشتی ڕاست بێژین ڕاستە خراپ ئەم بێژین خراپە حەزبامە چی بێژتن وەکو گوتنەکوهی دەبێژن حەزبێت وەکی قازێ قازێک دەنگێکی بەدەت یدی هەموو وەکی وێ دەنگ بەدەن مامۆستا ئەف چەندە سەر پرێ پرسێت نیشتیمانی ژیا دیارە کوان بژین ئەفریقا سەر ریفراندۆمێک ئەف چەندە ژێت ناوا حەزبێن مەناڵانەمێن سیاسیدایە دیارە بێگومان کاک تێلی وەکو ئەف پارتێت بێگاوێ بێژن بەلێ بێگومان پارتی دیارە هەموو بێژن بەلێ ناف ئێکەتی دە هەندێک دەنگێت ناڕازی هەبووم تایبەتیژی ژبەر نەبوونا کۆدەنگی کە نیشتیمانی ژبەر کارانەکردنا پەرلەمانی پشتی ئەوە کە پەرلەمان کارا بووی و پشتی ینی تا ڕادەیەکی نافخۆی ئێکەتیە بێدەنگ بوویە بەڵام هێشتا هەندێک دەنگێت ناڕازیەتین بێژن کاراکردنا پەرلەمانی ڤیاپ ڕەنگێکی دیات با کاراکردن دیتنا من ئێکەتیژی چول دەفخوا نەهێلا چول باخوا نەهێلا هەوڵ و بزافکردن زمین سەرفی خارجی بۆ بێژینە ڕۆڵی ئێکەتیت کارەکردنا پەرلەمانیدا چ بووە بێگومان ڕۆڵی ئێکەتیژی ڕۆڵێکی کاریگەر بوو کاکتێلی ئێکەتی گەلێک بزافکردن هەم پارتی و هەم گۆڕان داگیرانش هەندێک هەڵویستێت خۆی تند بکەتن ینی تەنازلاتە بکەتن بۆ نمونە پارتی دەستپێکێت گوتی ئەم هیچ شێوەیەکی ڕازی نابین سەرۆکی پەرلەمانی بۆ گۆڕان بتن پشتی دانوستانێت و هاتنوچوونە ئێکەتیت ناوبەرە هەردوو ئاریادا
پارتی ڕازی بوو و سەرۆکاتیە پەرلەمانی بۆ گۆڕامت بەڵام مەرجێکی دکتۆر یوسف محەممەد نەجەبرێت پشتی هێشتا دانوستاندن هاتی پارتی ڕازی بوو دکتۆر یوسف محەممەد جەبرێتن بۆ دانیش نەکێ پاشی اینجا بۆ خاترا پرسە گرنگ ڕازی بوو یوسف محەممەد جەبرێت وەک سەرۆکی پەرلەمانی وەک دەستا سەرۆکاتی هەموو بزەبرێتن نەبوو دانیشتەکەی بەلکو هەتا هەلبژارنێت بێت هەندێک دەبێژن هەلبژارنێت بێت دوو هەیب و تشتێکت ماین مەرجنینە ئەو هەلبژاردنەژی بێنەکردن ئەگەر زمینە سازی نەبێت ئەگەر بارودۆخێت سیاسی یەت ئەمنی نەلبار بن ئەز باورم ئەو هەلبژاردنەژی بێنە پاشی خستن ژبەرێن ئەم بینین ئەکەتی ڕۆلێکی گەلێکی کاریگەر هەبوو ئەتکارکردنا پەرلەمانیدا و بزاف کرد هەمووشیانت خۆ گۆڕانجی بێتە ناو پەرلەمانیدا و سەرۆکی پەرلەمانی بزەڤێتن و ئێکەتی چەند پێشنیارێک و چەند بۆ چۆنەکردن و چەند جارە پرۆژێ خۆ گۆڕی و چەند جارە دانوستاندن و گەڵالەکردن ناوبەرە پارتی و ناوبەرە گۆڕاندا دەرەنجام پرۆژێکی هەفت خالی پێشکەش کرد سەکرداتیا سیاسیە ئێکەتی نیشتیمانی کوردستان ڕازی بوو سەر هەرف خاڵە و دیتنا من خالد گەلک باش بوون خێرا هەموو ملەتی دەبوو باشی هەم بۆ ئێکەتی بوو هەم بۆ ملەتی بوو هەموو پارتی بوو هەم بۆ گۆڕان بوو هەم بۆ فرسەگرنگ بوو بەڵام برادرێت گۆڕان ئەس نزانم ینی کە چون گوستنێت نافاندا نووسستاندا بووینە نزانین کە ئەگەر چنە بۆ نەهاتە ناو پەرلەمانیدا من بدیتنا من ئەگەر هەڵبەنە ناو پەرلەمانیدا دیگەلە باشتر بە ئەگەر ڤیا بە دیت بە ئەم وەکو ئێکەتی و پارتی یەکگرتو ئەمت بینین دەمێ گونجایە ئەگەر وانی بە دەمنەیە گونجایە بۆ ریفراندۆمێ بلام پێشنیارت خۆ پێشکەشکردبانە یان دێمە باوەری پوان ئینابە دێمە ئەو ڕازیکردبانە و بێژن دەمی گونجایە یان ئەوان ئەم ڕازیکردبانە دەمنەیە گونجایە ینی لێک تێگەشتە دێ پەیدابا یانش دێ بە خاڵک بۆ بەرەف لێک تێگەشتنەکە سیاسی سەتاسەری کوردستانی مامۆستا نامۆدەبوونا ئەندا پەرلەمانێن گۆڕان پەرلەمانی کوردستان دەگوان بژین الڤێرێ گۆڕان ڤیا چ بگەهێنیتن یان ئەم بژین ئەو گەهاند کۆ بیژتن ئەس نەدگەل ئەنجامدانا ڕێفراندۆمە هەرێمە کوردستان یان ژمە بەستە گادیل پشت نامۆدەبوونەوەن هەبی سندیکانم بێژم ڕێکش بەروێ چەندێک و ئەو چونکو بەری چەند ڕۆژێکە هەندێک کادری زادە بە هەندێک کادریوان وتی بەشدارنەبوو نامەت لیژنە بلندا ڕێفراندۆمێدا بەڕامانەوێ چەندی ناگەین و ئەم نەخێ بەرسێ بدەین ئەم گەل هەندێنە ئەم گەل هەندێک و ملەتی کورد بڕیاری سەرچارە نویسیە خۆ بدات ئەم گەل سەرخۆبوونینە بەڵام ئەم نەتگەل وێ میکانیزمە ڕێڤەبرنا کارەکردنا پەرلەمانیا وێ میکانیزمێنە یا لژنە بلندا ڕێفراندۆمێ یان ئەمت بێژین سبەنەک و ئەف پرسە بێتە حزبیکردن یان کەسایەتیکردن هەندێک بەهانە هەبوون دیتا من ڕۆژانت بهێت گۆران هەر بێت بزەوەتە پەرلەمانی بە چونکو گۆرانێژی دەنگێت خەلکێوێت برین ئەو نوێنەرێت خەلکێنە نوێنەرێت خەلکێنە پەرلەمانیدا ئەگەر بۆ ریفراندۆمێنات بۆ بابەتێکی گرنگتر سبە بابەتێ ئێموچێ فەرمانبەرە و بژێوە ژیانە خەلکێ دێتە پێش پێ بەشداربتن و گەلێک پرچێ دێت گرنگ دێنە پێش دیتامن ئەگەر ئەڤرۆنات سبەی بێن سبە نایێت دو سبە دێن یعنی چیزی چی دەرەنگ هەردێ ئێنە پەرلەمانی چوونەوەک حکوومەتە بت حزب بەشدار بت پەرلەمانیدا بەڵام حکوومەتیدا بەشداری نەکرد بەڵام کە خەلکتە دەنگێت خەلکێ دەست بەینان پێتوێت خەلکی بچێت پەرلەمانیدا و دەنگێت خەلکی هەفڕکی و ململانێ گەل ئەندام پەرلەمانی بکەی بۆ جێبەجێکردنە داخوازیت خەلکی بۆ جێبەجێکردنە ئەوی بەرنامێتە بۆ خەلکی بەشت هەمووسەگەر هەم بەحث لە پەرلەمانی کوت پرسە نیشتیمانیدا پەرلەمانی چی گرنگیەکە خۆ هەیە نەبەس پرسێت نیشتیمانی هەموو دنیاە پەرلەمانی سەر هەموو ئاستا گرنگیا خۆیە هەم سەر ئاستا پرسێت ئێتنەتەوەی و نیشتیمانی و هەم سەر ئاستێ پرسێت خزمەت و خزمەت گوزاریە خەلکێ و پێشبەبرنە پرۆسە سیاسی هەرێما خۆیان وڵاتی خۆ هەموو دنیادا پەرلەمان بلندترین دەسەڵاتە ڕاستە حکوومەت دەوڵەتی برێبێت بەڵام پەرلەمان ڕێکی دادێت میکانیزمی بۆ ڕادانی چاوی وڵاتی برێبێت بۆ نمونە سبەی سیستەمێ ڕێبەبرناوی وڵاتی ئایا پاشایەتی بتن یا کۆماری بتن سەرۆکاتی بدەن پەرلەمانی بت پەرلەمان دێ هەلبژێرتن وەختی پەرلەمان هەلبژێرتن
حکوومەت جێبەجێ کرد یان هەر یاسایەکە دی دەرکەوتن بۆ نمونە یاسای باجی یا گومرکە باشترکردنە ژیانە فەرمانبەرێت وڵاتی ئاواکردنا ژێرخانە ئابووری ئاواکردنا سەرخانە ئابووری هەموو پرسەکە گیرنگ هەمیانەتەوەی هەمیان نیشتیمانی هەم حتا یا پەیوەندیت دیبلوماسی بوون مناسبەی ئەوکو هەرێما کوردستانی مەردێت ئەم بشیندا هاوپەیمانیەکە نێودەوڵەتیدا پێتیگە پەرلەمان بریارە سەر بدات ینی ڕۆڵی پەرلەمانی بۆ بام پرسە ڕۆڵەکێ ئێکلاکەرەیە مامۆستا گەرم بین لەسەر هەر ئەنجامدانا ریفراندۆمێ و داو دەمێ هاتیە دیارکردن کولبەریا دەمێ ریفراندۆمێ هات بۆ دیارکردن و ئەف خەڵکی هەمی ریفراندۆمێ مەژیل بووی پێتیڤە چه هات باکردن یانجی چه پێشبینیش لانێن سیاسی هات بۆ ناکردن کۆ چه تشتێکی پراکتیک لایەوە هات باکردن بەری ئەف دەمە هات بۆ دیارکردن دەسێ ئەم دەبێژین ریفراندۆم مەگوتی دەم تاڕادەیەکی گونجایە چونکو عێراق ساڵە 2023 دەرکەوت عێراقەکە لاواز ڕەنگە ئەتکارم بێژم تشتێکی نەما بوو بناوی عێراقێ 2023 تانوکە ڕۆژ بۆ ڕۆژێ ئەگەر چی سەرکەفتن و داکەفتن عێراقیت هەین بەڵام نۆکە عێراقیا بەرە قۆناغەکە نوچت یا بەرە پێشبوونێچتن چەند بچتن عێراق دێ پێشکەوتن عێراق دێ بەڕەوانیش ئێک پارچەیە خاکە خوکەتن بەرهندێ ئەگەر ئەو ئیرۆکە دەبێدا ئەم ریفراندۆمی ئەنجام ندەین دڵنیایی بە ئەم پشتی شەشەی دییان ساڵەکە دییان 2 ساڵی دی ئەم نەچین vê pirçê encam deyn illa eger girintiyeke nêvdewletî hebitin. Rastan berî destnîşankirina vî wadeyî berî destpêkirina pirseke hosaya giring pêtivî bû ma wekû partiyê siyasî wekû hikûmeta Herêma Kurdistanê pêtivî bû gelek pênga favêt bana. Yani ji wan pênga pêtivî bû me bû xelkê xwe da beselmandin û bo dinyayê da beselmandin bo dost û dijmina da beselmandin کە ئەم پارتی سیاسی ململانەیەکە ڕەواتکەین ململانەیەکە سیاسی ji بۆ پتر خزمەتکردنا vî miletî بۆ پتە خزمەتکردنا vî welatî بۆ nasandina doza vî miletî cîhanê بۆ hindê evî milletî bigihîne qonağekê pêtivî bû me ev nerîtekî ciwan nêşiya xelkê daba ku em ne کۆپیەکین کۆپیە van partê siyasiyet rojhelata naverast ku li sertaserê dinyayê hat nasandin partê diktatör pêtivî bû me ev bo xelkê da besilmanin belam diyar e tanûke me neşiya wekû pêtivî evî nerîtî bigihîne xelkê xwe bigihîne dinyayê jî xala duê mesela kargerî û hikûmeta me pêtivî bû me pitir xizmeta xelkê xwe kir ba pêtivî bû پتر ینی بۆ خەکێدا با سەرماندن و ئەم دژاتیە گەندەلیەکەین ئەم بژێوە ژیانە خەڵکی خۆشکەین ئەم ینی مەگەلە تشت کردبانە مەوەسا لێ کرد بە هەستێ نەتەوایەتی دەف خەلکێ یە بلند بە مخابنی بە ینی و ئەزبێژمەتە ئەگەر ئەزبێژ نوکە بەراورد کەم گەل ساڵت هەفتەیە و هەشتیا ڕەنگە هەستێ نەتەوایەتی هینگی بلندتر بوشنەوەکە بێگومان ئەگەری لاواز بووناوی هەستی ناتەواتی یەکژێ بۆ هەندێک پارتی سیاسی زبرتن ئەس نابێژم بۆ یەکەتی و پارتی یەکەتی و پارتی 2005 ڕێکەفتنەکە استراتیژی ئیمزا کرد و هینگی هەتناک و ڕێکەفتنا استراتیژی بەردەوام وەت ناوبەینە مە و ناوبەینە پارتیدا چەند ساڵەکە کوردستانی هەموو ڕێکی پێشبەچۆن بخۆ بەدید گەشەبوون بخۆ بەدید بژێوە ژیانی خەڵکی خۆش بوو پروژه ادگار مزن سرتاسری کردستانی هات انجامدان و اگر تو بری خوب ده وی آبادان کردن و گشت پیدانه هریما کردستانی توان چند ساله دابوا صارت برینگی صارت رج بوینت میجوا بزاف آزادی خوازه کردستانی ده ململانی و ناکوکی و دجاتی و شر نافخو کردستانی چوب پیش چون خوب ندید پشتی پیدا بوون و گەشەبوونە هەندێک پارتی دیژی وەکو گۆڕان و وەکو یەکگرتو وەکو کۆمەڵ هەرێما کوردستانی ئەو جهات ناف حکومڕانیەدا لە شوونە جیاتی هەندێک و هەرێما کوردستانی بەتر گەشەبوونێ بخۆ ببینێتن بەتر لێ تێگەشتنەکە سیاسی پیدا ئەس بینم کوردستان بەرەب لاوازبوونیش هەموو ئالێکە بە بەرەب لاوازبوونێ بچوو ئەوە نیشانە هەندێک و ئەو پارتی دیژێ سیاسیاتین هەر نمونەیەکش نمونێت پارتی وێکەتی و ڕەنگە پارتی وێکەتیژی وێ ڕێکەفتناخۆ
gelek ڕووێکی باشترنیشە خەڵکێدا پێش بە چۆنەکە باشوان چەند ساڵدا بخۆ بەدیتن بێگومان ئەوە هەندێک شوان ئەگەرانە و وەکو پێویست ئەم بێژم زمینە سازی نهاتێکردنە بۆ ڕیفراندۆمی بەڵام گەل هەندێکدا ئەم نابێژین وەکو پێویست زمینە سازی نهاتێکردنە ئەم ریفراندۆمی ناکەین بەڵام پێتویە بکەین چونکو دەرفەتە یا تەنگە ئەگەر ئەنجا نەدەین ڕەنگەت ئایندێکی نزیکدا جارێکی دەرفەتەکە وسای گرنگ دەستمانەکە بەێ مامساڵ بەریا دیارکردناوی دەمیان بژین کل بەریا ریفراندۆمێ چەند یا پێتوی بۆ ئێکرێزیە نافماڵە کوردیات بۆ پاراستە یاژین بێژین ژێرخەکە ئابووریا پێس هات بە دانان لە هەرێما کوردستانێک و ئەگەر سبای هاتوم هەندێک کێشەیان هەندێک شاری نەچەوارێکی لە هەرێما کوردستانی سەر هەل دەبا و مەشێ وەکو هەرێما کوردستانی خوارا بگرین گەر هەندێکی و ئەگەر ئێکرێزیە نافماڵە کوردی هات بە پاراستن و هەمی ئێک دەنگ وان کودەنگیەکان نیشتیمانی چی بۆ بەریا ریفراندۆم هات بۆ ئەنجام نات و دویندا چەند ریفراندۆمەکە سەرکەفتی بیت مگوتی ئێکرازیە نیشتیمانی گەلێکە گرنگە چونکو مە ببێتن یان مە نەبێتن ئەوە ڕاستیەکە ئەمدان پێدانێت بکەین و بێگابێ ملەتێمە ئەگەر ڕێخستنژی نەدا بشکی بەسەر پارتی سیاسی بەڵام وەکو وجدان وەکو دەگدان ئەس باوەرم خەلکی سەربەخۆ لە هەرێما کوردستانی نەمایە هەندێک جەماعەتی پارتینە یەکێتینە یەگۆڕانە کۆمەڵە یەگرتووە هەرێکی جەماعەتی خۆی هەی وەختی ئەم بێژین کۆدەنگیەکە نیشتیمانی ئەنکۆ هەموو پارتی سیاسی گەلێک بن هەموو پێک بە بەشداری دوێ پرسێ دەبکەن داخەلێک دلگەرمی بەشداری دوێ پرسێ دەبکەن کۆدەنگیان نیشتیمانی ئێکرێزیە نافماڵە کوردی گەلەکە گرنگە یا خاڵە دوێ و ئاواکردنا ژێرخانە ئابووری بە چەند جارێکە مژێ بەحث بکەین و بێگاوێ ئەم دەبێژین هەر وڵاتێک بەرەب سەرخۆبوونێ بە بچێت پێتویە ئابوووریەکی سەر بەخۆ بێت ئەم دەک دەبێژمە ئابووری سەر بەخۆی باوەڕ بکاتانەوە مە ئابوورێکی سەر بەخۆنینە مە ئابوورێکی هەی پشت بەستنامەتنێ داهاتی گازی و غازیە داهاتی گازی و غازێژی دەستێ ئەتکارم بێژم دەستێ نەحەزێکی ملەتی کووردا دەستی تورکیادا و ئەگەر يعني من ڕێزا هی بۆ چۆنە هەموو پارتی سیاسی ئەگەر هەندێک پارتی سیاسی هەڤال القەلەم بدەن بەس من درێژا دیرو کەس بەرێ خۆ دەمێ ئێکش دژمنێت سەرسەختی ملەتی کورد هەردەم دەولەتە تورک بووە و دەولەتە تورکنەوەکەشی بێت ئەگەر دەولەتێک بۆ کوردال سینیە بێتە ئاواکردن دژی وێ ڕاستێن vêga vê dehatê me dest sêvanda siba fişareke biçûk ew bêxte ser me evî dehatê bibiritin bêguman em li Kurdistanê tûşî gifteke mezin bibîn. Pêtivî bû van çend salê diborî de me jêrxana xwe aborî ava kiribe. Jêrxana aborî çi ye kaktêlî? Jêrxana aborî ew e me hindek kargeh kiribane me hind kargeh heben hiç nebe mesalekê duwa meşiya be em xwe bijînîn xwe bijînîn siba eger dewleta givaştin êxiştin ser me yan sunûrê xwe girtin siba cotiyarê me gelmê xwe diçilêketin me 4 salî durist li Kurdistanîn ew salîne hêşta êt wextê hikûmeta Beas hatine avakirin. Yan em dibêjin mîwe hemû tişê me her bigreş xiyara bigreş temata bigreş hemû fêqê me dekî veçtin yani jêrxana aborî nehatiye avakirina sibeyî em bişîn saleke yan du sala xwe bijînîn ji bilî vê çendê bû pêtivî bû zemîne sazî ne bes alî aborî ve hat vekirin belkû pêtivî bû hiç nebit me dige dergehek bo dervê welatî hebe me girentêk hebe sibê yan Tirkiye yan İran yan Iraq yan Sûriye sunûrê xwe nagirin bila sê dewlet sunûrê xwe bigirin yek dewlet mînetin bo hatnû çûnê bo me gelek giring bû ew jî giring bû û ji nû li ser astînê dewletî jî me bizav kiribe netewêt êgirtî gel zilhêzê dinyayê ku vêgavê hemû harîkariya me dikirin em hawkarî Heleb hêzîn divê hawpeymaniya şerê dijî Daeş de pêtivî bû di van du salê diborî de me ev hawpeymaniya me ev derfeteke zênî zanîbe me bizave kiribe ku siba em pêngavek hosa dê havêjîn em sozawan yan عاطفان دي بدس خو ببینین ده هری اوکار بندگل مدام بله مامست اگر دلی وی بدم ناف برکی ور بگیرم بله برزان ام دچین ناف برکی و اجاره کدی وگنی بونا واستودیو بردام میدین خلق خو ور کد گل مدام
کوردستان چارەنویسی خوا دیاری کرد. کۆمسیۆنا بڵنددا سەربەخۆیی هەڵبژاردن و ڕاپرسیە. کوردستان چارەنووسی خۆی دیاری دەکات. کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی. بله برزانه بردامی لسر پیشکشنا خلق خوا افریقیش برنامه هوا روشن برنامه ایوارا بادینان ما مستعجل بين بحث الفشار النيف دولتي بكان يعني هماهنگی و هاریکا یا فشار النيف دولتي بكان کو تبینی چند هاریکارن یا چند فشار سر هرم کوردستان درست کرینه و انجام دادن رفراندوم تانوكا وكو حكومة دنيا جهاني وكو حكومة هالوستي خو فرمي راجعان بتن اشتغلنا ريفراندوم يمكن تانوكا هیچ حکوومەتێکی هەڵوێستی خۆ ئەرێنی ڕانەگەاندیە تنێت بێژن جوولەکە ینی ئیسرائیل پشتەوانن بۆ ئاواکردنە دەوڵەتە کوردی ئەگەرنا ئەیران فەرمی دژاتیاخوا دیارکردی حکوومەتە عێراقی دژاتیاخوا دیارکردی و گەڤژی هەرێما کوردستانی کردین یەکێتیا ئەوروپی و ئەمریکا و بریتانیا و فەرەنساژی لەگەڵ نەتوێت یەکگرتی داخوازی ژمەت بکەن ئەم ریفراندۆمی پاش بخین بۆ چەند ساڵەکەی بۆ 2 ساڵی دی هەتا 3 ساڵی دی هەرچەندە یعنی ژێدەرێت فەرمیمە گوهلێ نەبووە کوردان دەوڵەتاژی فشارەکە وەسایق سەرما تەنها پێشنیارە یعنی نەگەف و هەڕەشەن لەسەر ملەتێمە ئەزت بێژم کاکتێری سەرکرداتیە سیاسیە کوردی تایبەتیژی ئەکەتی و پارتی کە تو پارتی سیاسی ناڕاستە دەبێژین یەکەتیەوە چل و چەند ساڵە کاتێ دامەزاندن بەڵام ئەو یەکەتی هاتیە دامەزاندنژی سەردەستی هەندێک کادرێت ئەسکێری سیاسی لەشکری سیاسیات بوو دامەزاندن و دەمەک درێژ خەبات ناف ڕێزت پارتی دیموکراتی کوردستاندا بوو کەوا بوو ئەف هەردوو پارتی سیاسی باگڕەوەندێکی سیاسی ئەزمون سەربۆرەکە سیاسی یا هەی بدیتنامێن ئەف سەرکرداتیە ئەگەر ببینتن هەرەشەکە جددی هەرەشان نەمانی سەرهەیما کوردستانی هەی چوپێ نەبێتن قەت هزر نەکە ینی حتەم بۆ خەڵکی خۆ بێژین قەت هزر نەکە سەرکرداتی ئەمە سەرکێشیەکی ملەتی خۆ بکات ینی مغامرەکی ملەتی خۆ بکات ئەگەر سەرکرداتی ئەمە هەندێک دەلیڤە نەدید بن گرنتێک جهێکی نەبتن کو سبە دێ پشتەوان بن سبە هەرەشێک هاتە سەر هێما کوردستانی دێ بەڕەوانیش مەکەن دڵنیا بە ینی ئەم وێ بۆ خەڵکی خۆت بێژین دوێ خەڵکیمەی دڵنیا بتن و باوریانە سەرکرداتیاوان بهێتن توی ئاسیدەیە توی ئاستی بە پرسیاریدەیە ئەچێت بەڕەوانیش وی ملەتیش وی وڵاتی بکەتن وەکە ببینن هەرشەکە جدی سەرڤیاری هەی هەرەشان نەمانێ هەرشتا ژنابرناوێ پرۆسیە بێگومان دێ ریفراندومی پاش ئێختن بگرنتێکە نێو دەوڵەت ئەمەستا ببرێت سێرەگەین مەجەنەبەتە کوتناوان هەمی دژاتیەدا هەریمە کوردستانی چاوە ریفراندومی ئەنجام دەدات مەدوێتن یانیکو خەڵکێمە دڵنیا بتن سەرکرداتی توی ئاسیدەیە نەتوی ئاسیدەیە کو بێت سەرکێشێکی ملەتی خۆ بکات ینی مغامرەکەی بەلکو دوی ئاسیدەیە ئەتشێت بەڕەوانی ژوی ملەتی بکات و دڵسۆز و خەمخۆراوی ملەتیە دەهان ساڵە قوربانی داینە هەموو ڕێگەت قوربانی داینە بۆوی ملەتی پێخەمەوی ملەتی بگەینتە قۆناغەکێ بگەینتە ئارامیەکێ بگەینتە کنارێت تەناییە نەک سەرکێشێکی ملەتی خۆ بکەن بەر هەندێک ئەم ببینین نوکە جۆرە دلە ڕاوکەیەک ینی قەلق جۆرە ترسێک دلێ هەندێک خەڵکی پەیدا بووە و شەڕ و پێکدادان و نەخۆشی و ئابارەی و کۆچ و کۆچبەری کەتە ناف ملەتی کوردە ئەبدیتنا من ئەvە دوورنج پێ چەندێ چونکو دەوڵەتێت زلهێز تایبەتیژی ئەمریکا فەرەنسا بریتانیا پێشنیارن هەتانەوە بۆ پاش خستنە ریفراندۆمی پێشنیارن نهاتیە ئاستی گەف و هەڕەشە ژبەر هەندێک سەرکرداتیەمەژی
یا ڕژ لەسەر ئەنجامدانا ریفراندۆمێ و ئەز باوەرم سبا تا دوو سبا دێ لیژنا بلندا ریفراندۆمێ ڕوونتە خوارێ و دێوان پێشنیارێت وان دەولەتە و نەتەوێت ئێگرتی دێدەتە بەر بەحسی و بەکۆلینێ بدیتنا من ئەگەر گەشتە ئاستێ فشارە و ئاستێ هەڕەشێ بێگومان ئەم وەکو کورد وەکو هەرێما کوردستانی ئەم دژاتی هەموو جیهانی و نەتەوێت ئێگرتی و هێزی جیهانی ناکەین و ئەم پێگەی خۆی سیاسی پاشپاشکی بزەورین چونکو پێگەهێمە وەکو باشووری کوردستانی یە سیاسی بتایبەتیژی پشتی پەیدابوونا شەڕێ داعش وێ بووە پێگەهێکی مکم سەر ئاستێ نێودەوڵەتی بینن پتریا سەرۆک و سەرۆکی دنیای سەرەدەریەت گەر هەرێما کوردستانت کەن نەک وەک هەرێم بەلکو وەکو دەولەتێک ژبەر هەندێ حەقا خەڵکی ئێمە ئەو ترسە دلی دەنەمینتن و بگەهنەوێ باوەرێ یان باوەریان سەکرداتیان بێتن سەکرداتی ئێمە ئەو سەکرداتیە و خوددان قوربانیە خوددان ئەزمونە خوددان سەربۆرە ملەتی خۆ تووشی کارەسات و نەهامەتەکێ ناکات گەلت بێژن ئەزمونە کۆمارە مەهاباتێ دووبارە بتنیان هەفت و پێنج دووبارە بتن دیتنا من ئەگەر هەڵوێستی نێودەوڵەتی گەشتە ئاستی هەڕەشە بێگومان سەکرداتی ئەمە دێ بێشتێ کەرەم کەن کە ئەلتەرناتیڤە بۆ ریفراندۆمی چییە هەنگی نەیە ناچارە ڕێزا نێودەوڵەتی دەرکەوتن وەسالێ بتن ئەم پاشپاشکی بزانێت مامۆستا تو دبینی کو دەمێک ئێتن قواف هەمی جیهان ڕازی ببیت و دەمێکی بۆ ریفراندۆمە هەرێما کوردستانی دەست نیشان بکەن بێژنی کەرەمکەن ئەوە ریفراندۆمە خۆ ئەنجام بدەن و کەرەمکەن ئەوە بۆ هەوە دەولەتجی و دەولەتە خۆیان کوردی و سەر بخۆ ڕاگەهێنن دیتنا من دەولەتجی دێگەهنەوێ باوەرێ و دێبنە پشتەوان بۆ ریفراندۆمە هەرێما کوردستانی دێبنە پشتەوان بۆ ئاواکردنە دەولەتە کوردستانی بۆ چونکو لە هەموو دنیای ما سێ ڕێکوتین ئەم ڕێکت دەنەمە ملەتە و ریفراندۆمی ئەنجام بدەن و سەرخوبوونا خۆڕابگەینن یەکشوان ڕێکە بڕیارە نێودەوڵەتیە لە پشتی شەڕی جیهانی دوێ گەلە دەولەتێت کۆلۆنیالێت دەولەتێت ئیمپریالیزمیانی مستعمرێت دەولەتە بۆ نمونە عێراق بوو جەزایر بوو موریتانیا بوو مەغرب بوو غانا بوو گەلە دەولەت هەبوون بندستی ئیمپریالیزمێ دەبوون یان کۆلۆنیالێت وان بوون ینی مستعمرێت وان بوون و پشتی شەڕی جیهانی دوێ ئەف دەولەتە خۆش شەری دەرکەوتن ماندوو توەستیایش بەر هەندێ بزافکردن ڕێکانەتوێت ئێگرتی بڕیارێکی دەربێخن ئەف نەتەوە چارەنویسی خۆ بڕیارە چارەنویسی خۆ بدەن و پشتی هێنگیژی پشتی وە بریار نێودەوڵەتی دەستوری گەلە دەولەتە ڕێ دەنێ ریفراندۆمێ بکەن وش دەولەتە خۆشدا بن ئەگەر هات دیت سەرخەبوون بەرژەوەندیاواندا دەستوری عێراقی خۆ ئێکش دەستوریوان دەولەتە و دیباجاوی داهاتیە بشن ئەف دەستورە دەستەبەریە یان گەرنتیە ئێکپارچەیە خاکە عێراقیە دەستور چییە کاکتێری دەستور گرێبەستەکە جڤاکیە ینی عەقدەکە ئیجتیماعیەت ناوبەینە پێکهاتێت وی وڵاتی ئەگەر هاتوو ئالیەک پەشیمان بوو پاشگەز بوو بۆ ئالیدیژی هەیە پاشگەز ببن ئەف گرێبەستە ناوبەرە کووردا و ناوبەینە عەرەبادا و وڵاتێمە هەردووکایە ئەمت بینین و خەڵکێمە یان پێکهاتە دی کە عەرەبن گەلک برگێت دەستوری پێشێرکردن پابەت نەبوو vê besta civakî pabend nebû destûrî bo meşk heye em pabend nebîn destûrî em biçîn penayê bêjin bo ber referandumê û serxwebûnê xalas sê û eva gelek giring e em wekû Kurd servê xalê meşûr kiriba û giring em serşol bikەین mafê çarenivîsê nûka biryarê netewêt êgirtî sala heftiyê û heftî duyê û heftî sê biryarê teyn بريانا تبي قلتيات باش هر ملتك سروي دنياي هر ملتك سروي دنياي كو ملت بت نتوابت اخ خو زمان خو كلتوري خو ميجوا خو كلبوري خو بتن ما في هي بريال سرچاره نفيسي خو بدت ات وقت بي تي في دا وقت اود بين وقتكي دمكي گنجايا اجبر هندي امجي بو خلقي بدينا دياكين وام ملتكين ديرو كده
گەلک کارەسات و هاتنە سەرێمە مە گەلک جارە یا گوتە دەور و بەرێ خۆ ئەم دێ پێک vejîn ژیانەکە یا وەک هەv ژیانەکە خۆش بەڵام دەوروبەرێمە ڕازی نەبووینە vێگاێ ئەمە گەشتنەوەی قۆناغێ و ئەم کوردجیوەکی هەر ملەتێکی دێ سەر دنیای مافێمە ئەم بریارە چارانی ویسی خۆ بدەین مەجی و ئاخاخوا بت و ئاخا مەسەوەریا خۆ بت و ئاڵای مەژی ئاڵێ هەموو دەوڵەتدا بلند ببتن مەبەستامەژی ئەم بۆ خەڵکی بدەینە دیارکەم تایبەتیژی ئەمریکا و زلهێزە دنیاە و نەتنێ وەک دەمارگیریەکە نەتەوەی وەک ناسیۆنالیستەکە نەتەوەی ینی وەکو تعصب بکە قومی ئەم بیژەم دەوڵەتێکی ئاواخی نە بەلکو ئەم دەوڵەتێکی ئاواکەین مەدوێت وەکو وان دەوڵەتێ دنیای دەوڵەتە دیموکرات مەدوێت ئەم بژین ئازادی مەدوێت ئازادی هەبێتێ مەدوێت مەسەرفرازی هەبێتن مەدوێت ئەم ژیانەکە خۆش بژین مەدوێت دادپەروەریە جیواکی هەبێتن مەدوێت ئەم هەموو لە کوردستانی نەبەس کوردن بەلکو پێکاتی دیژێتین ئەم هەموو وەکو مرۆڤ بژین لەبەر ڕۆشنایە دەستورێکی سیکۆلار دەستورێکی ئەلمانی بەر ڕۆشنایە سیستەمێکی دیموکراسی ئەم وەکو هەموو ملەتی دنیای بژین مامۆستا ئەو خۆڵا دەستوری نەتەوێن ئەیگرت دەهاتیەک و هەر گەلێک هەر نەتەوەک خوددان کەلتور و کەلاپۆر و زمان و ئاخ بیتن مافهەی بڕیە لە سەرچارانە بێسی خۆ بدەت لێ ئەبروکەمە و نەچەوە کورد خوددان وان هەمی دەستکەفتانە خوددان بێ مێژوێنە دیگەل هەندژی ئەف خاڵات دەستوری نەتەوێن ئەیگرت دەهاتیە جێبەجێکردن کۆ دبینی بچی مادەم ئەف خاڵە هەیە و کوردی خوددان وان هەمی تشتان ئەوێت کو دەوڵەت پێ بهێتا ڕاگەهاتن تبینی کو بچی ئەف فشار نیو دەوڵەتی و ئەو فشار نزلهێزن چونکو دبێژتن ئەوان ملەتە مافێ هەی بریاری سەرچارە لیویسی خوددان دەمەکی گونجایدا دەوڵەت بین ئەف دەمەنەیە گونجایە بۆ بێژنەیە گونجای ئێکژێ نوکە الڕۆژلاتە ناڤڕاست شوێکی گشتی تایبەتی لەوان دەوڵەتی عەرەبی گرۆپێ تیرۆریست سەرهەڵدەن ینی بە چەند گرۆپەکە سەردا قاعیدە سەرهەڵدا داعش سەرهەڵدا خوراسان سەرهەڵدا بەرەی نوسرا سەرهەڵدا بوکو حرام سەرهەڵدا ئەدبێژن جودابوونە کوردە دەوڵەتە عێراقێ دەبێتە ئەگەرێ پتر سەرهەڵدان ناڤان گرۆپە بۆ نمونە وەختی عێراقا پشتی 2023 لایەنی سنی هاتنە فەرامۆشکردن دەسەڵاتی هاتنە ئیهمالکردن بەرەی خودی گرۆپێکی تیرۆریست و داعشش ناوان ڕابوو وەکو کارڤەدانێک وەکو ردفعل بۆ حکومرانیا شیعی ji ber hindê ew dibêjin serxwebûna Kurdistanê divê qûnaxê de dê bide egerê kardanevê hem li netewa Faris hem li netewa Türk hem li netewa Ereb و dê bite egerek bû bi tir geşebûna داعش و خشكين داعش يعني نمونيت وكو داعش و ديبتا اجارك بو هندي فيجا في فوكسا همو جهاني تركيزه همو جهاني سر شر داعش باش اجراتو كرد في قناغ جدابون دي جواكي نيف دولتيان هاو بيمان نيف دولتي ديجي داعش دي لاواز بتنج بربان هردو اجرات بيجن دم نيك من جايه ودانستان مستمرنجي نافرا امريكا وفرنسا وبريطانيا ونتويت اجرتنا بين سكرتاريات سياسيه كردي خوش بختانه كاك تلي حقا ام كرد شانازي في تشانديجي بين البلامتي تزي بتشوك متصالت حفتيه دكتور شورش ايلوني يك رادوي بحث ما نذكر بيجن شورجواني كرد يعني بيجن ملاتي كرد بلكي قلتي متمردين الاكراد يعني يا اخي بيت كرد يعني او خلك حش ياسايا نكن بەڵام نەوەکە میر و مەزنێ و سەکردێ دنیای سەرادەریت گەلمەتکەن نابێژنە ئەم دانپێدانی فدرالەتەوە ناکەین نابێژنە ئەم پشتە پشتەوانین هیچ دەوڵەتی ڕانەگەینێن یعنی هەکردنی ئەم بین ئەم تۆزێکی پیچێکی ئەم بەراوردیە کاودانی ساڵ 75 نەوە بکەین ئەم وەکو کورد عالی سیاسی و گەلک بێت پێش بەچووی قۆناغەکە گەلەکە پێش بەدا قۆناغێک هەم قۆناغەکە هەستیارەژی ڕەنگە ئەمێ بەرە قۆناغەکە بەلک بلند و پیرۆچی قۆناغا دەوڵەت بوونیش بەر هەندێ پێتویە ئەمەکو کورد ساڵە 2023 هەتانوکە
ئەمەکو کردوت گەل ڕەوت و ڕێبازە جیهانێ پرێبەچین ئەگەر ئەم بین مێژێ بخۆین کاک تێلی پتریا جارە ئەم بەرۆڤژی ڕەوتە جیهانێ بەرەم مەسیرە جیهانیان پرێبەچوین بتریا جارە ئەم کەفتینە بن فشار و گوشارێت عرب و فارس و تورکادا و مل بە ملیوان مەشەڕی جیهانت کرد وەختی ئەو چۆن اینجا ئەوان جارەکەدی شەڕێمەت کرد ئەم خستنێ بن دەستی خۆ ئەوە ئێکە جارە ئێکێ تایبەتیژی پشتی 2014 و گرۆپەکە تیرۆرستیاوەکی داعش سەری هەلدا گرۆپەکە تندڕە و گرۆپەکە یەپێس و گەلە دەوڵەتێت دنیایژی پشتەوانیت کرد تایبەتیژی دەوڵەتێت عەربی بێت ئیسلامی هەتانۆک هەموو دیار نەبووینە دیار مێژوەکی چاڵێگاێ قەتەر دیار بووی ئەو دەوڵەتە هەمووش دێت مێژدە دیار بن هەمووش دێ باجا خۆدان پشتی 2004 سەردانە بێ گرۆپا تیرۆریست بۆ جارە ئێکەیە ملەتێ کورد گەل جیهانێ شەڕی تیرۆریستە بکەتن هەم شەڕی تیرۆریست کرد و هەموو خزمەتە خۆت کرد وەکو ملەت خزمەتە دۆزی خۆتکەتن خزمەتە دۆزی خۆتکەتن و ئەوە بووە ئەگەرێکی گەلێکی گرنگ و دەوڵەتی دنیای و زلهێزی جانب تایبەتی ئەمریکا و بریتانیا پشتەوانیە ملەتێک کورد بدەن بەر هەندێک ئەم داخواز دکەین سەکرداتیامای سیاسیا کوردی سروێ سیاست خۆی حکیمانە بەردەوام بتوب ئەنا یا خۆی ئەم دەگەینە قوناغێت پێش بەرتر مامۆستاگەیان بێت سەر وڵاتی جیران بەحەز بکەین ئایا ڕازیبوون یان ناڕازیبوونە وڵاتی جیران چ کارتێکردنێکی خۆ هەیە گەل ئەنجامدانا ڕێفراندۆمی یانژی پاشی هەستان ڕێفراندۆمی بێگومان گوتی بۆ پرسێکە هۆسای گرنگ دوو پێویە دوو هۆکار بەرچاو بێنەوەگرتن هۆکارێت نافخۆی و هۆکارێت دەربە هۆکارێت نافخۆی هەم ئەوش بنە دوو بەش هۆکارێت ینی بارودۆخێتما وەکو کورد و بارودۆخێتما وەکو کورد گەل حکوومەتە عێراقی پێویە ئەف بارودۆخنا بێنە خواندن و تاڕادەیەکی گونجای بن بارودۆخێ دی یان ئەم هەند وەربگرین هۆکارێ دی ئەم دەربە دەرێژی دوونە هەم ئێتەریمینە و هەم ئێتنێف دەوڵەتینە ئێتەریمی تایبەتیژی تورکیا و ئەیانت بێ قۆناغێدا یەت نێف دەوڵەتیش نەتوێت ئەگرتی و ئەمریکا و ئەف دەوڵەتانە ئەگەر ئەم بین ئەم بێژین دێ ڕێفراندۆمی ئەنجامداین پێویە ئەف بارودۆخنە هەموو بێنە ڕاچافکردن ئەگەر چوو دنیاینینە ملەتێک سەرخۆبوونا خۆر بگرتن ئەف هۆکار یان بارودۆخێت نافخۆی دەرەوەی 100 پشتەوان بن بەڵام بەلکو ئەمبەری خۆ دێنێ 500 پتر پشتەوان بن پتر هاوکار بن بۆ ڕێفراندۆمی پێویە ئەم بێتە سولەرز و بێ دوودلی ئەم ڕێفراندۆمی ئەنجام بدەین دووبارە دەبێژم ئەگەر دەوڵەتێ دەوروبەر دراوسێ گەفالش مەجی بکەن تا ڕادێ هێرشێ تا ڕادێ داخستناستونی بەڵام ئەگەر جڤاکی نێو دەوڵەتی پشتەوانیان بکەن بێگومان ئەم دێت بریارە خودت سەکەتی بن بەڵام ئەگەر جێڤاکی نێو دەوڵەتی و دەوڵەتی تەریمێ هەردوو هەمان شێوە گەفێت داخستناستون لەمە بکەن و گەفێت کائینانە هێزێ لمە بکەن بێگومان ڕەنگە ئەمەکو پێویستە کای خۆ دەسەر نەکەفتی سەکەفنێ دەستبەرێنیش بەر هەندێک پێویە بەری 25 هیڤێ ئەف بارودۆخنە پتر بێنە لێکدان و پتر بێنە شۆرۆڤەکردن تایبەتیژی دەوڵەت هەڵوێستی ئەمریکا و نەتەوێت ئێگرتی پێویە هەند بێتە وەرگرت مامۆستا فشارên Iraqê evet evrokî ew gefên Iraq li herêma Kurdistanê ketmînî ku çi kartێkirnek ser encamdana pirsa referandûmê heye دوتنامن ئەگەر جڤاکی دەوڵەتی نە پشتەوانە عێراقی بێتن پشتەوانی عێراقی نەکەتن بلا پشتەوانی مەژی نەکەتن بەڵام نە پشتەوانی عێراقی بتن عێراقی گەف و گوڕێت وێ دێب ئەزمانی بن دێب میدیایە بن دێ سەر ڕووپەرێت ڕۆژنامە و گۆوارا بن ناینە سەر ئەرض الواقع نابنە دیفاکتۆ بەڵام ئەگەر جڤاکی نێودەوڵەتی پشتەوان بێت بێگومان دێ کاریگەری خوا بێت مامۆستا تۆ پێشبینی کەی فشارên سەربازی li herêma Kurdistanê bêne bicênan دەربە عێراقی فشارێت خۆ فشارێکی ئەو بوو سەرۆکی پارێزگاری کەرکووک لادا وەکو پەرلەمانی عێراقی لادانەکە نایاسایی فشارە دوێ هەندێک پەرلەمانتارە پێشنیاکە بۆ پەرلەمانی و باری ناکاو ینی حالت تاڵی کەرکووکی ڕابگەینن
بله. و عبادی ئەڤرۆکە بارێ ناکاوڕاگەهان و حاکمێکی سەربازیژک دەستنیشان کرد بۆ پارێزگاری کەرکووک بە بلندبوونە ئاستێ هەرەشێت عێراقیە بەڵام دیسا دەبێژم ئەگەر پشتەوانیەکە نێو دەوڵەتی نەبتن بدڵنیایی بۆ هەموو خەڵکێت بێژم ئەف گەف و هەڕەشە تنێ دێ حەبر بن سەر کاغەزێت تنێ دێ گەف بن ئەزمانی و میدیایە و نابنە دیفاکتۆ نابنە واقع. بله مامۆستا قادری عیدۆ جێگیری هەڵبەندێکاریەکە نیشتمانی کوردستان لە دووکە زۆر سپاس بۆ ئامادەبوونەتە. سپاس خۆشحال بووم. زۆر سپاس. بله بەرزان ئەنها ژەماتیان دومەنیا خەلەکە خۆ ئەڤریکەش بەرنامە هەوێ ڕۆژانە بەرنامە ئێڤارە باتنان تامۆین و خەلەکێکە دی بۆ بەتەکەدی خودیاری کار پشتاوانێ بە هەبێ